نيشان ما مشيوها ورا تو بيفوتوا ورا بابا ومشتري خانتان لودي كاش من دعوة برايسكا؟ ورا شو صندوق صندوق بابا مشتري خانيات يا لودي انا ما تورانينا بابا كل ما دو شايتي كذا كان عصبي منه وبراستا نا بابا دانیشە تەمەشاکە دەهام گوتی بەشیرنی بڵێ مردی نەکە مردی بکە هەرچی خراپە پێیان دەکەم تێگەیشتی کوڕم ها تەواو موافق والله كاكا خانم ناوي لوناتي بابا شتي واهي كاكا وهيك زاد انا وخانم ناوي برديها كل بابا شواني ادي واما ناشين صعب ما زندين انا ناوي با ما قضا وقدر بو والله بردم تندم فحص بيكر بس با بخوينا خوش كان كاكا خانم ناوي لوناتي ويتي بابا ناوي راي كرشتي بها كاكا كل بخوي خانه ترشينا مالي ما كده بابا شو بابا شكل نيشان ما مشيوها ورا تو بيفوتوا برو بينا نيشان خيرك نيشان اي هوان نيشان كتب نيشان هسا كتب اي نازنم امالي من موالات اي هوان هذه سنه لقلب هذه سنه لقلب نيشان نبي بين السجقاني شيرين رايد امبرا گەورەمە هەرچم گۆ بەخسەی من دەکەم تێگەیشتی قەینا هاتت گۆ بەخسەی بکەین ئەدی ئەمە مافمانیە کاکا کورە قازانجین گۆیە مافین گۆشی تێدایە ئەو شتە بە قازانجی مەیە ئێستا قارەمان و سعدی دێنی یەکانە خۆتان گرانکەن ئێ باشە برام هەر چێت و دەڵێ ئەمە پەیڕازی تا بقول عني درم دترسي هلو قارما بقول باني أتصاود أقصي قد بخونيو أو موضوعات بحال نابي بابتم سلامتش كبي بين موا كل قد أقصن لك بقى ساعتي وش تعالى لو من تسيا كل أخر ده قصي من وش أوي بزمان اللي داير بدي كو أوهايا كل بسمع هالمزيد سجي كل جنزي زبون كل ناكو شي دوبران ميلاد بشكل بس تسمي ميلاد بشكل يعني أتو أو موضوعات بحال دبي ها كل وزان وش كوا تمام ساش بخو تمام نيتا ابزام كل حلك وانا دوب ليش زور شيت الكاكا تقايد رايد ناسي خو عافوتك سنة بس بشلو زارك الله زوناك أنا فاكر عادة هذا بيش بدو تقدني دەرکەیە ڕۆ دەرکەی کۆ جێلێنیە برو تركي كو جيلينيا ڕۆ دەرکەی کۆجێلێنیە کورە هەستە بڕاستە کورە گوتی بۆچی ئەوان هات خۆت گرانکە لۆ ئێستا خۆت گرانکە دەبڕۆ باش هەستە دێ کورە بڕۆ بڕۆ بێبیرچوونەوەی گرتو هەرچەندە گەورە دەبێ عەقلی گچکە دەبێتەوە بێبیرچوونەوەی گرتو ناسان شانس بەدبەختی مەیە لەوانەیە هیوەی بیتن زۆریشم لێدایە عفو بدك يا قارما كاك سعدي بخير بيت بخير مستر سعد فرمو كاكا قايد ايش لبي يا فرمو فرم يا أخوة بخير بن فرمو كاك سعدي السلام عليكم بخير بن سرطان بخير بك داني شوف فرمو سوري الشيخ باش يا بخير بن سرطان سلام عليكم يا أخوة بخير بن فرمو يا أخوة بخير بن يا أخوة بخير سلامت بيش راهو استكرم شو حركة هذا بيجناين يا ما يا أخوة بخير بن سرطان بن هي اي هزار رحمة اللي بيتاك ويتي تشتو ترشي دروز دكت بس اخر زاري خلي زور تكنية ترشكينية ويلان تبك لا دستي درتو شيرين دا خوشكم دا تساعك شتشي بينيا لا هيز ناخذ خوش دانش يا أخوة بخير وزع تانكو احوار تانكو خايبة زيادة كاك سعدي زور باشن كاك هرماتو كوي باش جانك يا ربي باش باش انا ما تعبت وقتها هاربي ما شاء الله ما شاء الله كاكا بلاستي اما تساق لمعاناتي قلت يدك ايه تبكين والله وتساق شيرين خارج بلاستي للعين دهاميوا وزعي تيك تشوح غادري ليك دي هم مش تشد زاني كاكا دهم كامل هيك بعقله ادي كامل هيك صدق قلت دهم بخينا كل بخينا
ئەو خیدنەوە دەکە سەقافەتەکە دەداتە مێشکرد دەزولێنی کاکە تێناکە کاکە هەر لە ناو عەشق نییە کۆرەی کردیە دەزانیت سعدی ئەمان دنیام لە تو زیاتر دیتە بەری بەشەر تەبعی وە لەگە چ بژی تەبعاتی هەردەگرێت ئافەرم ئەڵێ وەڵڵا ئەو ما لەگە دەژ بەس زانسیە کوڕەخە زۆرمە تو حەقن دەبی ئەمە بەتم گوت لە مەجلیسەکەی دادەنیشی دیە هەندێک مۆزوعەیە حەل دەکەیت خوای دەهامی لێرێ کاکە دەهامی پیاوەکی باشە با پێتان بڵێم شیرخە بۆ قورعانە دری نییە ئەو هەیە دری ڕاستە ئەو لا ئەو لای نییە دری وەچی ماستی مەری سافە وەچی پەنیریە ئەمە خێرمان لێی نەدیتی کاکە دەزانم لەوانەیە ژیانی ژنی مێرداتی جیاواز بیتن جامە لە بۆ شتەکی هاتی بەێرە خێر بێسەر چاو ئەگەر بێت و ئەو گەورەیە بنوێنن ڕای دۆکە قای دۆکە خات و شیرن دەزانم غەڵەتیوی بووە دەزانم لە پێشەکەی حیا حرمەتی ئێوەی برد بەڵام دەرەمەگەر نییە کەفێتی بکەن و تەنەزوو لە چیلۆ بکەن و ئازادی بکەن کەچی بن تۆ بەڕاستیەوە هیچ قەیدە کاکە کورە بابا ئەمە هێژێکانە کورە هەموو دەرو جیران لەمەگەیش ولا دەزانم عزیزم دەزانم بەس ئێستاکە لە سزنێ کاکەوە بای خۆوە لە سزنێ پێشوی بستە محکەمەی قسم لەگەن نەقیب کامەلانەکە گوتی کاکە دەبێت لەنا خۆتان مشکلەکەی حەل بکەن ئەگەنا کتابی بەرز دەکەنەوە و محکەمەی ئەمە مشکلەمان لۆ کەس نەبووە ئەو ئاخەرکە مشکلی لۆمە دروست دەکە ئەوە دامە دێتن دەرکەی مەدەگریتن کاکە منە جیاتی دەهامی داوای لە بردون دەکەم کاچی من چتان دەوی لۆتان دەکەم کا قارەمان چاوەکەم دا توش قسە چی لێ بکە حەیرانی بم کەسی مامی بەجێ مامی خۆ بکە ئەو کابرای لە مێژە لە ژۆرەیە وچ کابرای گوتی لە مێژە دەقنێتەوە لە ژۆرێ تا مەزۆی تووسکایەکی ئازادیە لە کەلی شەیتانی وەرنە خوارێ و کەفت لێ بگەم بابەربی کاکە چتان دەوی ئەم لە خزمەتتاندا ێ زۆر باشە ئەمە دەمانێت ئەو خانێت و بکڕیەوە خانی چێ ئەو خانیە خانی مامتەها کوێتی مام تاکوێتی هەنجینی ئەمەش پەنجەمەوری لۆ دەکەی کاک دەهامی بەردەدەی لە خزمەت داینەوە کار بۆ بەشەرم لۆ بەشەرنینە کاکە لۆ بەشەرنینە هەزار ڕەحمەت لێبێت تا کوێتی کولە و خانیە دمۆرە زەلام و خانی ناکڕیت خۆ مەرجە ئەو ئەتوشەوا فکر دەکەیەوە ورە بابا ئێستا هەموڵاویتەوە کەس ئەو خانی ناوێ نەفەری لەناو دەبری یعنی ئەوە مەرجەکەتە بەڵێ کاک سعدی ئەوە مەرجەکەی مەیە ئەگەر دەتانەوێت دام ئازاد بکرێ و پەنجەمۆری لۆ بکەین دەبێت ئەو خانیە بکڕنەوە وای تاڵ مشکلەکەت حرک کرد برام هەستا بە پێشمکەوە هەستا بە پێشمکەوە ئەرە کاکە ئەتو دامی شوشی بتی لۆ قسەش ناکەی بەخۆ بۆ قەمیسە عەندکەی دەنێشتەک لۆگەی تو شیرنی کاکە تا برا گەورە موزوو بێ مچمە ئەوە بلا گەورەتە ئەمە برا گەورەیانم زەمەدانشین هەموو شتێک بەدەستی منە مادەم بەدەستە تووە بەحیاتە مشکلی حەل نابێ بە پێشمکەوە پێوە نازدارە چی لە پاش بچین داهامیش هەر لە سزنێ دەبینێتەوە مادەم بە پێشمکەوە بابڕم بڕۆ بە خێرچن لە باعیبێنە بەڕێشمان نەدەکردن ئەوە بواکەی باوکی گون ئەوە چی بەسەر هات ئەی هاوار هێش خۆ قسە ناکە کچم نیشە ئەم دەناسی ئەمن چێمە نیشە بواکەی بابەیان شو تێشێ ببۆمە بۆ دکتۆرەکە ببۆمە بۆ لای دکتۆرەکە نیشە نیشە وەڵڵا مامە نوقی لێ بڕێ جارە نیشە قسە بکە خەریکە ئەمرم بەخوای خەریکە ئەمرم قسە بکە بابت خۆشێ قسە بکە نیشە ئەبواکەی کچم ئەی هاوار هێش مامە لە هەمان باشترە بیبەنە لای دکتۆرەکەی چی بکەین لای دکتۆرەکەی کاکە دکتۆرەکەی وتی عیبی نییە خەمام ئێستاوە قسەی ناکات بەس تەماشەمان دەکاتن ڕەنشی تێک چوە بیبەنە لای دکتۆرەکەی باشترە نیشە هەسە بابوو بۆ مەلای دکتۆرەکەی خۆ هەسە کچی من هەست مام بابی بیت بابچین بۆ لای دکتۆرەکەی خۆ بابچین هاي بقربانت بمدهام جد لو روجا رشيت ولا سجنة سعدي دست سفري وين من خالة دهام جد سعدي او مكسمنات شوي ما سعدي کچێ دەزانم مەکسی تووە غەریبی دەکەم لەوێ نەرێ لە خۆم تەماشای دەکەم و بێ بتە سەبووری من دبيا وسزنات صار تصربي ئەو قەمیسەم بدێ ئەوە قەمیسە زەیتونەکەیە من گۆتم قەمیسە ڕەشەکەم لۆدانێ لخواشت بي او بلودانك سەقەیدی نییە سەر لێ شێوایە لەبەر خارە دەهام جە اتوني لو روجا رشي بتمان دلي دەست خۆش بی ئەوە قەمیسە سپیەکەیە هیوایەت بۆ قەمیسە سپیەیە نەمینەمدام هیچم نەما خاولی ماولیەکەت هەمووی دانا
كلو كابوي بدي من لوين اللي بتساكت بانتوري نارو ميواتم كابو تيشيرتا أين من يمدهام جاك وين من يم سعدي جانم لو رجلو بتندلي كل بابم لو روزي كوبتي تانينم تازة دهام على دزدا باكاسي بيكي لدزنا دم وين من يمدهام جاك سعدي هادي نمقو تاريك لبو برام ببينوا كورا أتو مشينا ما مشينا زنزيرة كتيك دايا ويزير اللي دا هنا جا سعدي نمقو تارس تاريك ببينوا نمقو برام لسزن دربينا كورا تسو أنت كلام تيجيشتي كورا بابا مبزاز الشخريبين وبازاري ما خو من متصرف نيما كاتشمان كورا بابا دواويني موزاك الناموس أوه يا فلم قائد او قائدني بابا بخوي سوا كاكا بي قبول نكرين تلفون لو بوليسي كديا صدزا بيم قد كوتو كرم نيا قائد ورائدة كوجن باش باخران نيا إيشا كان بقانوني كد سعدي بس لباتي يرسل بجواب بي إيه كاكا لسالي بتجواب تسبريم بريم دهام بعقل بوا كاكا كاكا اشتكت بريم موزعك قانونا حتى قائد ورائد شير خان توقعنا كانوا كافيتنا كان قدرنا بدهام جان وين دهام صدزع بيم قوتي بعقل دهام كل عقلي خو مدى دستي شيريني كلهم شيرين بتو رادة بيدي وزغا شيش عالمي بينا كل صدزع بيم قوت يتوش نشي التراغ بدي كودة تشيشنا كيمارة دا كي ودهام جا كودا حافظ أشق سوزاني كودا حافظ بابا سعدي كودا حافظ هاي خويا جاد هاي خويا تبي والله أقدرتو بخو ودستي خو سر 5 كيلو دكو الوداع أتوتيش الوداع أتو بس فكري خواردني كرة بحاسي لي أبو حاس خدي بيلا سزني رقم ما بدن خواردني لو ببين أنا دبصة دشيدبو حاجة اللي لسه خواردني دبصة والله هرتو ما بخصم بك يا سبرتو مزر بدي هاي براكم بس أمر خم خوري ومعيدي توما هاي هوالي أوتيا كل ناس على الموبايل من الجلفان نية لشندري حنان جا ومزاني ناروي كل والله أقلنا روم بارتي زور من دروا أنتو بيمبري موبايلك اللي إيا أو موبايلك مديتوا ويليلي ويلولو ويليلي كده حافظ يا خو بمقامه نقريتوش خايا تسبكم له ذهب كاك مزفر بخير منو برام زۆر سپاس دکتۆر جان ئەوە چۆن ڕێتان کۆتۆ لای بن وڵا دکتۆر جان نازانم چی بۆ باس چۆن ئەو کچە ئێستا باشترە کوڕە نا وەڵڵا باشتر نییە خراپتر لێ وازی لە تەمسیلەکەی نهێنا قوربان سەرم لێ شێواوە نازانم چی بکەم وتم با بچینەوە لای دکتۆر ئەی باشە من پێم نەوتی قسەی لەگەڵ بکە دکتۆر جان قسەی دنیام لەگەڵ یاکرد سوودی نییە ئەمڕۆ بەناخێری جانم بە قسەی میسۆم کرد هەسا کردمان بەلای شێخ کاکە پەلاماری شێخی دا کێتی بیبن بۆ لای شێخ وەڵڵا کاکە میسۆی ئامۆزای وتی بیبن بەلای ئەو شێخا لە شێخە زۆر باش هەسای بتمان بۆ لای شێخ دکتۆر جان پەلامار شێخی دا داری شێخی گدە دەستیا کاکە هەمومانی ڕاونە کۆڵان بە کۆڵان ڕامان نەکرد لە دەستی بەدارەکەەوە هەر خوا ڕەحمی کرد سەرمی دەشکات کاک مزەفەر بۆ ناپێ ڕاستی بزانە عەزیزی من پێم وتی بڕۆ لەگە کچەکە دوو بە دوو دابنیشە کچەکەت کێشەیەکی عاتفی هەیە دڵی بە کەسێکەوەیە نیشە ڕاست دەکات دکتۆر نیشە لۆ قسە ناکەیت ڕاست دەکات دکتۆر دکتۆر فەرموو جوابمان ناداتەوە نیشە تاکێتێ تەمسیلکەی بۆ قسەی دڵت بە باوکت و ئامۆزاکەت ناڵێ بەڵێنت بۆ وەردەگرم کێشەکەت بۆ چارەسەر دەکەین تۆ دڵت بۆ کوڕەوەیە وایە ڕاستەکەیمان پێ بڵێ مانە یارمەتت بدەین کاک مزەفەر بەڵێنت دەدەیتە کە هیچ کێشەی بۆ کچەکە دروست نەکەی دکتۆر جان بەڵێنت پێدەم ئەگەر کچەکەم کەوتە قسە هەمووی بە دڵی خۆی بکە زۆر باش نیشە تەمەشایم کە ڕاستیمان پێ بڵێ ئێمە باش دەزانین تۆ دڵت بۆ کوڕەوەیە ئەمانەیە کێشەکەت بۆ چارەسەرکەی بەڕاستێک ئەو کوڕە لە دڵ تا پێمان بڵێ تا یارمەتت بدەین ئەو بەڵێ من لە باوشی وەرگرتووە هیچ کێشێکی بۆ دروست ناکە وایە یان نا یعنی ئەم هەموو کاتا نیشە
تەمسیل دەکرد لە باوکت؟ بەڵێ باوەگیان هەر بێژەنمە هەرەومەوە ئەدی ماوە نەمگۆ تەمسیل دەکاتن خوا ڕووی تۆ ڕەشکە کەی وا گوتووە؟ کاک مزەفر برا تو بەڵێنت بێ مندا هیچ کێشەی بۆ کچەکە دروست نەکەی کاکە فەرمو بڕۆنەوە بۆ ماڵی خۆتان کێشەی خۆتان بەتایی بەم کێشەی بێ من بەڵێنم پێدا بەخێر بێ من زۆر سپاسی جەناب کەکەم دکتۆر جان بەخێر بێ زۆر سپاس بەخێر بێ سەرچاو باش جەمشید بەێ گوێم بۆ بگرە فەرموو تۆ ئەبێ بیستە سزن ئەخە بچوە سزن چ بکەم کاگرشە جەمشید چیت پێڵێم هەرەواکەی بەێ باشە تۆ ئەچتە سزن بەێ لەوێ ئەمێنیتەوە ئەو کاتە دەرچووی ژنت بۆ دێنم ماڵت بۆ ئەەکەم سیارت بۆ ئەکڕم خانوت بە ناوەکەم ئێستا تێگەشتی بەڵێ هەچیەکەش بوو پەیوەندی پێواکەی بەسەرچە باشە بەسەرچە دەستە بڕۆ ئاخ دەهام تۆ چی بووی تووشم بوویت کچم جۆ بگرە باوکی خۆت چاکە ناسی کە بەڵێنێکمدا ئەبێ بەڵێنەکەی خۆم بەرەمە سەر بەس ئاخ من نەزانم ئەو کوڕە کلااو چییە ناتوانێت ژن و مناڵ بەڕێوە بڕێ پەشیمانە بیتەوە ماما ئەدی من نەمگوت ئەوە مەتعەمی هەیە سەیە مەتعەمە لە جیاتی مەتعەمەش دوو مەتعەمیشیە 50 کارمە لەم دەستی ئیش دەکاتن بەس بە یەک مرج ئەو کوڕە نەزانێ ماچین بۆ لای ئەیکەینی مفاجئە بۆی با بەچاوی خۆم بیبینم بزانم ئێوە ڕاستەکەن بەس ئەم نەیە ماما هەندێک ئیشم هەیە ئەبی ئەمن دەبی بڕۆم باشە بیسۆژان ئەمە چۆم تاک عەزیەتدا بە قوربان نانە ماما چ لە گۆڕێنە خۆ چاکە زانی نیشەش کەسی نییە تۆش برای نیشە حیسابکە نیشە خوشتی منێ ماما دەست خۆش بێ کودو بڵڵا ئەتم لەوی زیاتر خۆشتر دەوێت وانە ئەوە تا چەندێکە من بازارم نبینیوە لەگەڵ تۆیە کوڕە بابا هەر خۆشەویستی بەس بازار نییە ئەولو ئەنگە خۆشەویستی نییە بە دوکان و بە بازاری دەبەستنەوە خۆشەویستی لە نێو ناخە لە نێو دڵە حەبیبی دڵەکەم دولبەرەکەم وانە جارجار بازاریش پێویستە ئەنجا ژن دڵی گۆشتانە لەگەڵ ئەبڵە ئەمیرەی بڕۆ لەگەڵەوە ناچمە بێت تۆ بێ لەگەڵما کورە جانەکەم کاکە دیە با تۆزەک دیە فۆکسیان لەسە من نەمینی بەگەرت دەکەم حەیرانی بم ئۆکێە ئەلو کاکە وەزت کووە غەزوان ئەتووی چ دەوێ بابە غەزوان کورە نهێنی دەبی نهێنی ئەو غەزوانی مەتعەمیە چ پێشەن چەوی تەواو نییە کورە سندانی دەگەیشتێ بابینی شای گوتی کچەکە نادەمێ کورە دەستی خۆش بێ بابە بێژەن و ژن ژینانیان نەگوتیە وا بێژە خۆی پێبەرەوەی ناچێ ژنی پێبەرەوەی دەچیتت دەی باشە باشە خەزوان بەس خەزوان شتەکت پێ برێم ئەتو نییە هەز دەکەم نییە جاسوسی دەکەی هیچ کە تەلەفۆن نەبوو من نەکەی مۆزوعی مەتعەمین باز نەکەی کاکە وەستا سەباح پیاوەکی باشە با غەڵەتی نەگە برێ جاسوسی دانایە ئەم من دوشمنم جاسوسە بابم وەنیە دەی خوافیز جدلیە وچی ئەوە قسانێکی غەزوانە نییە دەرێتن ئاگام لێ بێژەن جەوی تێک چوە دیارە بابینی شای گوتی و واز لە کچەکەم مینە دەستی خۆش سعدی وەڵی ویستم لەسەر شتێکیش قسە و لەگەڵا بکەم بۆچی قەناعەت بە دایکم ناهێنێ نیشا بێنێ بۆ بێژن کورەوە دەری بابی گوتیتی واز لە کچەکەم بینە کورە لە جاتت بێ کورە لیمو کە سەر نایشی پەڕۆچ تێوە ئارێنا کورە بابە مەمنونی خوای بێ کورە بابە بێژن کارە ساتە کورە وەڵڵە حەیاتا دەبە کورە بە قورعان بێژن نازانی ژنی مێرداتە یعنی چ ئابی من سعدی گیان خۆتە زانی ئەو کوڕە خۆشیێوێ اینجا تۆش زمانە لووسە ئەها بلێ بە قورعان بێژن زانی ژنیانە بەس تێگەیشتە بەس هەبە هەلەکە و بۆ ڕست بوو بەسەمای وانە پیاو کە ژنیە نایتر بێ پیاو نازانی وەچ سوێنێ چاوی دەکاتەوە ئەو هەموو تەڵەباتە پارەی تۆشە بێ لەبن نێنا ئەو سعدی نێ فراس پێبینی وەڵڵە هەدەبی دیناری لە بۆ نەدەم ئەزۆر لێگەڕێ بابم لێگەڕێ حەقم لێ نییە ئەو ئێستاش دەست بە دوکانێ
سعدية جانا. دەتۆ بە قسەی من بکە چ یارمەتی بین بە ئەو کچی بۆ ڕازی بکەین دایکم ناڕازی ئەڵێ من ئەو کچم ناوێ ئیلا و بیلا چێدای کوڕوە بە ببینی خۆیمە ئەوە کاک مزەفەر گوتیتی کچەکە خۆم نادەمێ بەستە بابم باشە بەس لەسەر ئەو مۆزوعی وا بکەی بە حیاتی نایەمەوە نایتە بە وەز بە کچێ هاتە بە شام دەکەی چاپشینە هاتە بە شام دەکەی چاپشیل ئەم قسانە بە هەنار بڵێ نەک بە منی بڵێ چ پێت نەدێم ئاژنی لۆ بە بێژەری بینێ نەدا بابمەوە بەس لە بە هەندێک ژنێدێنن نازانی هەزار مشکلی بە دواوەیە ژنینە حاڵی خۆ جوانە دوژنە پێ بەخێو ناکرێ ئەوە دەست بە دوکانێ تەلەفۆنم لۆ نەکەی باشە باشە بەس چەو بیتەوانە باشە بابم ئەمر دەکە سەر چاو هەم دیس ئەبڵامیرە ئای هەبڵامیرە فێرن نەکردی ڕێزی پیاوەکەی بگریتن چاو پشیلە یەک ساعت دەبانگت دەکەم دەڵێم بیکوژێنەوە بۆ خۆم دەردم کەم نییە گۆرانی هەڵبەرچەی بۆ من لێداوە تەلەڤیزۆنەکە ئەو ئینێتی سەری ئەی کوڕم دەزانم خەتای تۆ نییە بەس دەتانی کەزیکەی ئەمن جەرگم ئاگری تێبەر بۆ براکەم چیرە شێرە براکەم لە زیندانە ئەیدا خۆ دەمردیە وسکرە بە قوربانی بێ قسە پێ نەڵەیە خوشکی کوێر بێ نازانم بۆ دەردی خۆم بگریە بۆ دەردی برام بگریە نازانم چ بکەم با تەلەفۆنێکی بۆ مەلیک بکەم هەستە کوڕم بڕۆ بخۆ لە غورفەکە دیاری بکە هەستە نادا ئەو لێرە یاری لەگەڵ دە هەستە کوڕم دێ هەستە ئەی هاوەڕوای تا پورە هەنارە پورە بریا پارەنەوە نەگەتا بریا ئەی بابە بریا ئەدوو بەڵێ پورە هەنار ئەلۆ باشی مەلیک جان سەلامەتی پلە هەنار باشی ئەحواڵت سەلامەت یاخۆ پلە هەنار ئەخبارت چۆنە سەلامەتی پلە هەنار ئەرێوە چێ سەلامەتی پلە هەنار بەزەوەندە وشێ دەزانی ئێتۆ لە ئیخباری منە ئەپرسی منەژ ئەڵێم ئەیەت خۆش سەلامەت بی ئێ واز لەوانە بێنە خەبەری سعدی ئەرێ کاک سعدی لە ئوردن نییە نا بابە خۆندە لێ مەژنێت توتە ئوردن کو دەزانێتم بێتە دوکانی گوتم باشکەم هاتتۆ دوکانێ هەکوو ئەرێ پلە ئەگەر باوەڕت بە من نییە هیچ شتێک لێم مەپرسە باشە هیچ شتێک لێم مەپرسە سکرا قسە لەسەر قسەی من مەکە دەی ئەمە پێت دەڵێم کە هات یەکسەر پێم دەڵێ باشە نەکەی لێم بشاریەوە سەلامەتی پلکە گیان دیسان گوتی سەلامەت بێ پلچیجان باشە بڕۆیشی خۆت کە دەی خوال لەگەڵ سەلامەتی پلکە گیان ئەو کوڕ هەرەوەندە بە وشەیەکی کرد تازەتەوە لا وشێ دەزانێت براکەم ئای برا جوامێرەکەم ئەی خۆ دایا ها کوڕ تەلەفۆن لە چێ کرد ئارام تو جاسوسی بابتێ من نەمزانیە بابا جاسوسی لە بابت دەکەوە نییە چاقتێ خوشکم نییە برادرم نییە جیرانم نییە تەلەفۆن هەر کەسێک دەکەم هەستە ڕۆدەرێ ڕۆدەری دەی عینە سادی بابی كيف بلا ستار باش نحفظها سير ستار داك كو خدمتك كاجا تسينا خدمي ليشك رسوان رسوان
كاكا جاوت شي رودو دالا مطعم وتشي كرة كاكا بنوتيناك وتسمو غزور جوربنا أو مال غزور من إيه من لا أول وتم مطعمه هي منها أجمع تسبكم يستبيع طريق وين أو بقرا شو تو بقرا إذا مطعمي كيا كاكا مطعمي كاك مطعم سعدي زاوي منه مطعمي كيا إستا كاك بيجن طوع إستا خليك أو نابا خليك أو نابا هو شي رودو دالا مطعم استبانجك كسم هو شيا وانا زنبق كانوا بوا زور سيدة كرة كاكا هو تسيبوا بيشك هو تسيبوا وستاجر ها أو ليران مالي غزور إيه من لا أوان وتم مطعمه هي من إيه شو بيكاك سعديا ما صار بش دكا إيه باش كاك سعدي زاوي منها إيه أو مطعمه هي منها إيه تسيبنا منه إيه سأتو لا أوان اللي تزارع ما بقرا إيه أما بقرا أو إيه. مطعمه هي كيا هي بيشنكا توا دوم كمان ورا أوه بخير بين يا أخوان غزل جام بخير بين بخير بين يا أخوان وصا ينطلب سري شكل فرمو بخير بين يا أخوان رضوان بين يا أخوان وصا أمي زبزانة شيبة نايش يا أخوان بخير بين رضوان شيان في زبزانة أخوان شي حزانة شيب يشكر شانيك فرمو فرمو دانش يا أخوان بخير بين ناو تعمل معك دو غزوة دي چی داوانە كان بۆ نافۆدناکی نانا شتوانية بس سري غزوان اشتغل شتوانية ترنناني ولا سعدي جنان بوديني وترنناني تقال ترن لا تسيا وسط هاتي وا شوف بخير وسطى وسطك وحوارتك ساعتك هالبشي وكو وهذا خوشة لا وسط بيقعد بيخرج هاتي وا هذه لوكرة خوش شو تسيبها السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته يا أخوة بخير ولا دانشة دانشة كل ده كاكد كدور دانشة كوي صحتك وحوارتك كوبم تبوا كل أوجنا عتكنا من أجل ذكرته شنشي قارما هنا كرمتو لو خد بروا او دكاني ما عندك اشبال هي لو وسط تسكلوا تكاني لو خد برو شربت تشبخو شربتي بخو كل وسط زقيب قلبي تركي شربتي كل دبرو دبرو شربتي بخو بيستان خوريان كالغرين دبرو أخوة من داري استان لو سنة قارما زمان البرين بتسي ولا بيشوي تبعسي هنالي تك كل ورا بيمبلي لو هنار تي دقول كل كاكا هاتا معملي ايه قرطوشي قلت من داري دبي براملو بردي هو برابا من بردبي كاكا كنا والله اني حق خوته او برابة برنابي لا حول ولا قوة الا ورا دانشة ورا كاكا والله يا ابن الشيت كده أما هات ما كنتو تشتروي كل نهار نابز او براي امني الشيت كده كاكا شيش بشيرني يا هاي رزع قران كل هاي سمير السور وظهر هاوري بينا الراس بقرم كور بابسي علاج كاكا ورا بابسي بريد انت اوكم كلوتو اقل سخوتها كل هاتي مري والله امني استحق الاردني وسط سبو وسط شربت بخوارز هذا الشانوم هذا قري سه او شربت يقوت بخو ايه هذا الشانوم قري هذا وسط كل لبر تصاوم بزربه كل هو مدك شي قارما اي وسط تكمل دي كل بابا زال شربتي بخو اي تبخو كل كيتش بخو دبرو دي كيش بخو هادي دبرو كل برو بالكتسوني بخو بس ميو كل دبرو كل أعمل لك هنالي قلت أعمل أردني ما أو استيقظ بما بيني أو قاعد كشف ذبي كعمل لي ما تشيكي استحيلات أمسكم كل كاتش من قال ما رجع إخوات لي دكم كل دبرو كنا ودو من داري كل بالنسبة تبنتو من دار أنت دقسي أنا قد بكني قناعتها بيبينا هم كسعدي أم نازانم لا حول ولا قوة إلا بالله أو من دكوش لا سامخ مع راسي سلع أفكاري بصراحة والله اي وسط ما تي قلت نبغك الشربت بخو خواردم قلت نبغك كيش بخو خواردم وسط تتقدر زيادة يقول بابي بنساوك يقول ايش معناه ايش معناه ضوء قرآني نرني أود بيدادة لا وسط ايش معناه كل أتوشاد لا وسط ليجر بنا على الشيطان بنا على الشيطان ليجر هو ابني كشتي ليجر لا يا شي بلتي هنار لا يا شي ملكة بعقل أخذ جلي ودري
ژنی بینێ لە بنەماران خوازە دەستەوە سەخارە گەلە بەقوتە کاکە قارەمانی ئامۆسا بەس ئەو پیاوەتێ لەگەر من بکە کورە وەڵڵای هەتا دەبرم نییە لە چاکە دەرناچ و کاکە هەنارە کاچی منی با بە مۆزعی مەشغوڵ بی وەبینی فۆکسی لەسەر من نەمینێ ئێستا ئەمن بە معمەلی ڕابگەم چاوم لە کولیچە و بڕمەی بیتن چاوم لەسەر عەمەلان بی یان بچم داملوت و بەردەم کورە دەبڕۆ عەزیزەکەم دەبڕۆ چاوەکەم دەبڕۆ ئەمری خوای ڕزان کاکە بانچم ئەمنە نەدیتیا سعدی لە چێە وردان لە چێە وردان یافرم ئادی لەکەم مندارەکانش باز مەکە کورە زمانە ئەمن عمرەکەم برتە سەری یعنی قابلە مندار بم ئینسان نابی بێژینگ بی لە سەرێتێکە لە منی بەربیتەوە قسە لەو بن خاچە ئەدی قوربانی دانە بەدانە کولیچە خوورمایەکانت دەبە چاوی جۆزە هیندەکانت باز دەکەم هەر بەجێ قارەمان وەستا هاتمەوە هاتی بە دوو شت دەکە بەو قورئانی ئێوەستە شت دەکەم وەستا تو باشە من هەست دەکەم دەستەکە هاتی دیە لۆی نییە جەڵتە لە من بدات نانەوەستا لۆی ناتیمە یەکیش بتکە لە ناتیمە لۆچە هاتی کورد دوکانی خۆتە چ لۆچە هاتیمە دەی لەوەی هاتیمە کاک قارەمان لۆچە هاتبوو ئەمرە نەمینە تو چش لەسەرە ها چش لەسەرە وەرە پێر برێم ها ئەو ئاخر جارە تا باسی ئەو مەوزوعانە بکەی حەق لە هیچ شتێکی نییە حەق لەوەی نییە هەستت کرد قارەمان لۆچە هاتیە دەتەوە ئەو باشە کاکانتێک مشکلەی عایلی خۆمانەیە ئەدی ئەرێ وەڵڵا ئێستاژە من دەڕۆ وەرە دانیشە وەرە دانیشە هەندێک ئیشم هەیە لەکن کاک شێروانی کاک شێروان باشە ئەوەی پرسی بری بری نازانم بری نازانم بری نەمدیتە تاوەستا شتەکە خۆمان بەبیر بینەوە شەوەستا وەڵا کاک سەعەدی ژنە من دەوێ وەڵڵی ژنە دلۆ دێنم ئەمنت لە هیچ شوێنەشی نەدیتە ئێستا حالێن ئەمن لێرە نیمە لە چێمە لێرەنی لە چێمە وردن دەباشە من دەڕۆم وەستا بڕا وەستا تو لە خۆ دەشاریەوە چ خۆم شارتەوە لە پەت چاوی تووبە وەستا تۆ نەردەوەمە ئوردن کورە کوڕم ئەوە هەندێک کەسەیە لە بۆی نییە کاتی خۆی قەرداریان بیمە ئێستاش پارەکەم نییە نامەوێ بزانن ئەمن لە چێن دەرێمە بە قەستی نییە گوتیتم ئەمن لە ئوردەنیمە ئەدی بێەوە بری نەمدیتە کاک سعدی نەدیتە بری کاک سعدی لە ئوردەنە باشە هەتا هەفتەی کابرا لە ئەوروپای هاتیتەوە جێم لێ بۆ درن سێ چار ڕۆژکە دەگەڕێتەوە ئەو کاتێ نییە ئەگە هەیەکە کات بێ کاک سعدی لە هەولێرەیە بەس ئێستا کاک سعدی لە چێیە ئێستا لە ئوردنە لە چێیە ئوردن ئایافرم ئاگا لە دوکانێمی دیسان هەستەوە بەسەر تاوەستا دانیشە پیاوی ناو بازارێ تاوەستا دانیشە مەلیک بەزاز هەربژی خوافز یاخۆ بە خێر بێ کاقارم خدا ئافتان سەلامەت بیارەبێ کاکە بڵێ سعدی ئامۆزام ئەم نەرتەکە نەبوو لێو بەخۆ پێ نەکرابێ بەخۆی ئیشی هەبوو عەزم لێ بوو ئەمن بێ بەخێر بێ چیم هەرزێش قسەم ڕەت نەکرێتەوە عەزم لێ قسەم ڕەت نەکەنەوە بەخێر بێ حەزی لێ جارشکە تامی دێنگۆ بزانیتن با بزانی ئەنگۆ شەرت و شوورتان چییە کاکەوەی گوتمان هەرەوەیە ئەو جارەکەیت کە هاتیە دانیشتیە قسەی دری خۆمان کردی ئەمە کاکە داتو قسەشکە کاکە داواکاریت چیە شەرتت چیە دەبێ براکەم کاکە داواکاریم وەیە ئەمن دەمەوێ پرۆژەکەمە بی ئیش خۆم ببێنم یعنی پرۆژەی وشی چ پرۆژە وەک زراعات و ئەوانە ئەمن کابراایەکەم زراعەم تەواو کردیە ئەو جە دەمەوێ پەرە بە ئیشەکەی خۆم دەم عەردەکەم مەبی شتێکم مەبی ئەوە شتی بچێنم پێ خەریک بم ئەتو دەعای زراعەت دەکەی زراعەت عادی دێ کاکە بەخۆی دڵم خەبەری دایە ئەو عادی ئەتو دەتێ ئەوە ماستەر پلانی کەتە ئیتو هیچ ئەتو داواکاری چێ باوە کاقارەمان ئەمە قسەمان کرد گوتمان کاک سعدی ئەگەر دەتەوێت کاک دام ئازاد بکرێ ئەو خانیێمان لێ بکڕەوە مادەم نەیکڕیەوە ئەمەش پەنجەمەری لۆ ناکەی ئەتو داواکاری چێ خوشکەکەم وەڵای میز داواکارێکم نێ فقط دەهام وازم لێ بێنی ئۆهۆ یعنی ئەو قەوچە ئەم کردم بەلاشتو ئەمە سەعاتێک قسان دەکەم ڕیشمان لێ بۆ خوری هەموو مۆزوعەکە لەسەر دەهام و لەسەر تووە ئەگەر ئەتوو ئەو داواکاری مەتالبت بی
ئەم دەستم لە قونچە جواری بەربوو کاکە جوها بەڕقی نابی بە خود کوشتنج نابی بەخۆ بە کوراوە دی ئەم سەلام عافی قوربانی هەردوو چاوت بم کاکەمە قسەی خۆمان کردیە یعنی پێویست بەوەی ناکاتەوە تو دووبارە بێوێکانە عین مۆزوع مالۆ باز بکەیەوە ئەوی دێتە ئەو خانیە دێرە و خانیە شومە کەس ناوێ ئەمە لێمان بوویتە عەرقەلە ئەگەر کاک سەعدی دەکڕیتەوە ئەمە بەدیلی وی کاکدام بە ئازاد ڕاستی ناوێتن ئەرێ وەڵا ڕاستی بە قورعان ئەمش وەختە بێمە سەقسەی خەرچی ئەو خانیە شومە ئەتو ژەوا فکر دەکەیەوە ئێگورە مارەدان ئاتوو سێ نەفەر لەو مارێ دەژێنێتی لۆ هیچمان لێ نهاتیە ملو ملەستوو کورە کاکە ئاتوو ئەمنەوە هاتیمە ئەتوو ئەم بۆ یەک قسەی دەکەن یعنی قس لە مسقارە زەڕ لە قسەی خۆ نایانە خوارە کاکە دەوێتەوەی زیاتر کاکە ئەم دەڕ قەڵبەکەم تێک قسەکردن لەگەن بۆ ئاسن ساز ساوم کاک قارەمان بەخێر بێت بەخێر بێت ساو وا مامە شەرموشتەکە نانەکە بخۆم بەت باش جا من شەرم لە تۆکەم ئەگەر ئەزانن شەرموشتەکەن ئەسمە ئەو لاکات نا ناخە من نەبێ شەرم ناکە جا مامە پیزاکەت نەخواردووە پیزایەک مەیە نەک لە کوردستان لە عێراقی شاتاکە وەستا مەزای لەکوێ بۆ هێناوە وەستای پیزا لە ئیتالیا مامە بیتاڵێ لە پیزا سوزانی وەستام لە ڤەنزویلاوە هێناوە نیشە خۆی وەستا لە ئیتاڵیاوە هەیە کاکە من هەموو شتێکم جیاوازە باوکی گیان وتم بێژن هەموو شتێکی جیازە ئەوە تا ڕۆژە و بینی بە چای خۆ باوە ڕۆژە با کەسی تریش بیبینن یەک کامریەکە نێرم کاکە چیەکەی برام نانەخۆین ناکرێ برام نانەخۆین دایە ڕەنگی قژە زۆر ناشرینەوە بۆ لێ کردو بەڕاستە وڵات تۆخە کردوەوە ئاشمەی گۆڕمەوە بە سعید لە تۆزە پارەمان بۆ دانێ ئەوە چێ بێژەنە بە کامێرەوە داچۆنی یەک سوپرایزم بۆتان هەیە ئێستا گەورەترین دانیشتن لە مێژووە کە هەموو نەتەوە یەکگرتوەکانی چاوەڕێیان دانیش ناکەن یەک دوو سێ تا غەزور چۆنی باشی شکر سەلامەت بی ئینجادایە سوپرازەکەی تریش ماوە سەرکە یەک دوو سێ نیشاگیان چۆنی ڕۆڵە باشی جۆنی خەسوگیان ئاڕۆڵادا ئەمڕۆ داواتم کردن وتم وەرە بۆ مەطعەمەکەم بۆ لێ دانیشتی نانەخۆین ئەوە نیشادا دە باشە قساکەینەوە دایگەن قساکەینەوە دەی باشە خوا حافیز سەیرکە باشە تا ئێستا ئێمەی نەبردو بۆ مەطعەمە هەتا ئێستا نازانم چۆنیە نە خواردنی نە شکلی نە شێوەی نە هیچ یەکسەر جارەکە کەی بردووە نیشە و باوکی ئەمرێ نەمێنێ باشە بۆ چ کوڕێکیت دەواز لەو کوڕە بێنە تۆش خۆم بە سعدیەڵم نامبا منیش حەزەکەم بچی بازیان لێبێنەدایە جەبایەک شتە پێ بڵێم بەخوا بە تەمام سعدی ڕازی بکەم ئەو کێ دووبارە بەخوا هەڵی ناگرم هەڵی مەگرەوازی لێ بێنە تۆ گوێ بگرە بۆ بەخوا هەڵی ئەڵێم بە تەمام سعدی ڕازی کەم بچێتە داوای نیشا بووی ئەوە تۆ ئەعسابی من تێک بەی من وتم نامەوێ یعنی نامەوێ قەیچێکە دایکەوت تا داوەتیشی کردوون و تر کچەکەی بۆ هێنین داوەت و معوەت ناخوا لای من ئەو تیتک سوورەم ناوێ کوڕی منە و نامەوێ ئەو کچە بێنێ دایگیان تۆ ئەرێ کاکە ئەو کوڕەت فەقیرە دامەوە سەعاتێکە بە دیارمانەوە نا پێم وتووە غەزورم لێرە بێ بەس خزمەت نا کاکە شتیوانیە بڕۆ کاکە بۆ سراحەتی خۆ بکە دەست خۆش بە عەزەت کێشە بڕۆ ساڵە بزانە چیانێ جەماعەت زۆر زاڵم یەزانی نا بابە بەخواوەنی بەخوا هەمووی وەکو براموان مامە ماشەڵڵا ئەوەنە سەرمان قاڵە ئەوەنە موشتەریمان هەیە یعنی فریا ناکەوم لقێکی ترمان کردووەتەوە بە ڕۆژ لەوێم ئێوارە دێمە ئێرە نیوە ڕۆڕۆم ئەوێ دێمە ئێرە یعنی زۆر سەرقاڵە سلام وەزەتان وەختان ئیش و کار کودەڕوە یا خۆ هەر باش بکرێت ئەدۆ هوچ ولو چه هەدادە